بسم الله الرحمن الرحيم کتێبی نوێی ئامادەیی ئامەدی ئیسلامی پۆلی دووەم. ناوی کتێب چوار زاراوەکەی قورئان. بابەت عەقیدە و فکری ئیسلامی. ژمارەی لاپەڕا ١٩٠ لاپەڕا. نووسینی ئەبوو ئاعلای مەودودی. وەرگێڕانی ئەحمەد موحەممەد قەرەنی. پێداچوونەوەی نەجمەدین فەرەج و ئەحمەد وەرتێ. بڵاوکراوە نووسینگەی تەفسیر هەولێر. چاپی دووەمی 1432 کۆچی. کتێبەکە باس لەوە دەکات کە چەند پێویستە چەمک و زاراوە ئاینیەکان لە پاڵدید و بیرروڕاکانی عەقیدە و ئایدۆلۆژیادا وەکو خۆیان بناسرێن و لێیان حاڵی ببین، واتە وەک مەبەست و ئامانجی دەقا ئیسلامیەکان دەیخوازن، نەک بەویست و ئارەزوو، بۆ ئەوەی بە ئاوەژووکراوی تێی نەگەین و سەرنجامیش سەرمان لێ تێک بچێت و سەرگەردان ببین. هەر لەم سۆنگەوە بۆ ڕاستکردنەوەی ئەم تێگەیشتنە هەڵەیەی لە هەمبەر هەر یەک لە زاراوەکانی ئەڵڵاه، ئەڕەب، ئەلعیبادە، ئەددیندا پەیدا ببوو. زانای پایەبەرز ئەبوو ئاعلای مەودودی کەوتە خولیای هۆشیارکردنەوەی خەڵکی لەڕێی ئەم کتێبەوە کە بە ناوی چوار زاراوەکەی قورئان دایناوە. لە زادی ڕێمان کتێبەکە داگرا.